خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای دوایین تێوەر و گفتوگۆی ئەمڕۆژمان کە تایبەتە بە مۆزەخانەی پەروەردەی سلەیمانی کە ئەم مۆزەخانەیە گرنگی و تایبەتمەندی و مێژوویەکی خۆی هەیە و لەوانەیە زۆر کەسمان ئاشنایەتیمان پێی نەبێ بەڵام ئەمڕۆ لە ڕێگەی میوانەکەمانەوە ئەم ئاشنایەتیبانە بێ بە مۆزەخانەیە و ئەم مۆزەخانەیە بەشێکی زۆر گرنگە کە ئێمە بتوانین وەکو مێژووی خۆمان شانازی پێوە بکەین و لە هەمان کاتا ژوورێکی تایبەت بە مامۆستا مستەفا ساڵح کەریم کراوەتەوە کەم ژوورە بۆ فێرکردن و کۆمەڵە چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچێ و بتوانین ئەو تایبەتمەندیانە چیەکە لەم ژوورەیە هەیە و ئەوەی کە بە شێوازێکی گشتی کارەکرێ لەسەرەوەی کە بۆ فێرکردن بێ بۆ چالاکیەکان بێ چۆن کاریان بۆ کردو چۆن هەوڵەدرێت کە بە شێوازێکی باش خزمەت بە خوێنەران و بۆ کەسانە بگەێنێت کە پێویستیان بەم مۆزەخانەیە. ئێمەش بۆ زیاتر گفتەوەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نیازی مستەفا ساڵح کەریمان کردووە ڕۆژنامە نووس و توێژەری کۆمەڵایەتی کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستاجان زۆر بەخێر سپاس بە ئامادەبوون باش زۆر بەخێر. سەرەتا بەر لەوەی بچینە لای ئەو ژوورەی کە دابینکراوە بۆ مامۆستا مستەفا ساڵح کەریم با باسێکی مۆزەخانەی پەروەردەی سلێمانی بکەین لەوانەیە زۆر کەس ئاشنا نەبێ بەم شوێنە. بەڕێستانەگەر ڕووکردنەوەیەکمان بیتێ لە مۆزەخانەی بەڕێوەبەرایەتی مۆزەخانەی پەروەردەی سلێمانی کە چەند ساڵێکە کراوەتەوانێ ئیشێکی زۆر گرنگ و ئیشێکی زۆر مەزن ئەکا لەو شوێنە بەڵام بەداخەوە لەوانەیە زۆرها کەس لە هاوڵاتیان نەزانن لەکوایە و ئیشەکانی چییە. ئەم مۆزەخانەیە مەجموعەیەک فەرمانبەری ڕێک و پێچی تایە بە پێی ئیمکانیاتی خۆیان لەوێ ئیشەکان بەدواچوونەکەن و ئەیکەن. بریتە لە چی؟ بریتە لە مێژووی ئەرشیڤکردنی مێژووی پەروەردە و فێربوون لە سلێمانی لە خلالی ئەم سەد ساڵی ڕابردوو. جا لەبەرەوە ئەوان ژووریان هەیە بەش دابەشیان کردووە مەسە ژوورێکی تایبەت هەیە بۆ قوتابخانەی فەیسەڵیە، ژووریان هەیە بۆ کتێبخانە کتێبە پەروەردەیەکان کتێبی تریش کۆن، ژووری کتیان هەیە کەلوپەلی ئامێری پەروەردەی و فێرکردن کە بەکار هاتووە لە خلالی ئەم ساڵە ڕابردەکانە لە کامێرەی کۆنا لە جیهازی تابعە لە جۆرەها و جۆری شتی تر. ئیتر طبعا من پێشەوەی بینە سەر بابەتەکەی باسی ژوورەکەی باوکم بکەم من حەزەکەم بانگەوازێ بۆ هەموو لایەنە فەرمی و نافەرمیەکان و خەڵکی سەرمایەدار کە هاوکاری ئەو شوێنە بکەن چکو شوێنێکی پیرۆزە بەڵام بەپێی ئەم بودجەی کە کەمەوە کەوا دەرفەت نایرێت بۆ نۆژەنکردنەوەیان بەشکەم هاوکاریان کەن. خەڵکی ئاسایش هەچ کەسێکی هەیە وفاتی کردووە یان وفاتی نەکردووە لە مامۆستا بووە لەو بواری ئەوان لە بواری پەروەردە و فێرکردنا بوون بە ڕسمێک بە وێنەیەک بە ئەرشیڤکردنی ئەو شتانی هەیەی بۆیان برن ئەوان لەوێ پێشکەشی خەڵکی تریەکەن و سوودی لێ بینرێت. زۆر باشە. ئاماژەت بۆ کە لەم پەروەردەیەدا چەندین ژوور هەیە تایبەت کراوە کە ئێستا دوێنێ لە ڕێوەڕاستمێکدا یەکێک لە ژوورەکان بە ژووری مامۆستا مستەفا ساڵح کەریم کرایوانەیە کە ئەم ژوورە بۆ پەروەردە و وەروە بۆ کارە هونەری و چالاکیەکانە. ئەگەر بۆمان باس لەو ژوورە بکەی بزانین لەم ژوورەدا پەروەردە و کار و چالاکی هونەریەکان چی دەبێت؟ بەڵێ تقریبا پێش نزیکەی ساڵێ لەمە پێش سەردانی ئەو شوێنم کرد کەوا بۆ سیرکردنێک و ویستم چەند ڕسمێک احتیاج ینی ئاسایی هینی خوا لێ خۆشبی باوکم بەرم بۆیان بەس دوایەوە کە سیرم کرد مەجال هەیە کەوا زیاتر ئیش بکەم لەوە چکو باوکم 40 ساڵ خزمەتی کردووە لە بواری پەروەردە و فێرکردنە. بیرۆکەیەکم پێشکەشکردن وتم کەوا من ئەرشیف و دیکۆمنتی زۆرتان بۆ ئەهێنم ڕاستە بەشێکی پەیوەندی بە باوکمەوە هەیە بەڵام پەیوەندیشی بە ئەرشیڤکردنی پەروەردەیە مێژووی پەروەردەیە. ساژ لە دیمەنەکان نایبینین کە وێنەکان هەمووی هەڵواستراوە بە ئامادەبوونی بەڕێست و ئەو کەسانەشی کە لە بواری پەروەردە و لە بوارەکانی تراکارەکەن بەڵام ئەوی کە گرنگە مامۆستا باسی بکەین ئەم وێنانەی بەڕێز وەکو ئەرشیفێک لە لای خۆ هەڵەگرت و ئێستا بردووتە لەوێ لە ژوورێکی تایبەتە لە مۆزەخانەی پەروەردەی. ئەم وێنانە لەگەڵ ئەوەی کە باوکت ئەو هەموو ساڵە خزمەتی کردووە
چەند کەسایەتی کەشی لەگەڵا بووە پرسیار لەسەر ئەوانە چی بوو؟ پرسیار لەسەر ئەوانە یعنی بۆ نمونە با بڵین ئەو ڕسمانی ئەیبینی با بڵین لە بیدایەتی سەرەتای ژیانی ئەو باوکم کە یەکەم جار تەعین بووە لە مەکتەبی قوتابخانەی مەیتەمیان پێوت لەوێ بووە دوای ئەوە چۆتە مەڵکەنی اینجا دوای ئەوە چەند جارێک لەبەر زروفی سیاسی چەند جار نەقل کراوە بۆ سێوسێنان بۆ فڵان شوێن بۆ قەڵازێ 2 جار 4 تا بەڵام ئەو چوو بێتە هەت شوێنێکەوە کارێکی ڕۆشنبیری پەروەردەیی کردووە لە مەڵکەنی لە قوتابخانەی مەڵکەنی شانۆگەریەکی دەرکردووە لە 4 تا شانۆگەریەکی دەرکردووە لە وەختێ مەڵکەنی دووەم دروست بووە لەوێ بۆ ماوەی 3 ساڵ گۆڤاری ڕابەری دانا کە بەدوودی بوو و شتێکی زۆر گرنگ بوو بۆ ئەو زمانەی کە بەڕاستی بڵاوکراوەی کوردی زۆر کەم بوو مرشد بە بەودی و ڕابەرەوە ئەوەی کردووە کارێکی چالاکی هەبووە دایمە لە سندیکای مامۆستایانە و لە دەرکراوە بڵاوکراوەکانی سندیکای مامۆستایان لە هەفتاکانە یعنی ئەو کەسانی کە لەگەڵیان زیاتر مەسەرەنی شێلەوانە خاڵی خۆش بوو مامۆستایی بەڕێزم مامۆستا فواد حەمین ئاغا لە زۆر قۆناغی ژیانە بەیەکەوە بوون زۆر بەیەکەوە بوون لە سلێمانی و لە 4 تا ئیتر من خۆم یادەوەری زۆر شتم لەبیر ماوە چکو مەسەرەن لەیشێ لە شانۆگۆرەکانی 4 تا من بەشداریم کردووەتیا ئەو خاصێتی ئەو شوێنە من هاتووم بە ئەرشیڤکردنی ژیانی باوکم لە تەلەبەی ئەدادیەوە ئەو کامێرە چاوم لێ نییە باش ئێستا لەگەڵەوەی کە کۆمەڵی وێنە کۆمەڵی کامێرەی کۆن و کۆمەڵی کەلوپەلی تریشمانە بینی ئەمانەش لای بەڕێزە ئەرشیڤ کرابوون کە لەوێ دانراوە ئێستا قوربانجان ئەو شتانەی کەوا لەوێ ئەمە هاتم بێجگە لە شتی خۆشی شتی پەروەرد شتی کەلوپەلی تایبەتی خۆی یعنی چکۆ لەبەرەوەی بەڕاستی مۆزەخانم لە وڵاتانی دەرەوە زۆر بینیوە چوون بۆ مۆزەخانەکانی ترەوە پیاوە ناسراوەکان حەزیشم کرد ئەم شتەش لای خۆمان ببێ بە باوێکەوە احتیفازی پێوە بکەین ئیتر ژوورەکەی ئەو کەلوپەلی تایبەتی خۆی تایە کەلوپەلی تایە هەرچی هەویە و ناسنامەکانی کە هەیەی سجلی ئەم دەرەجە شتانی تەلەبەکانی بەڵێ بە دەسوخەتی خۆی سجلی تایە بە دەسوخەتی خۆی دەفتەرێکی بچووکی تایە باشە ئەوە ساڵی 52 بە دەسوخەتی خۆی نووسیوەتی ئەو قوتابیانەی کە هەیبوون دەرەجەکانی هەمووی لا ناماوەتەوانێ ئیتر شتی زۆر زۆر بدەگمەنی تایە کلارنێتی تیابوو مامۆسا ئەفم کە ئەوە تۆزێک فلیمەکە تێکەڵاو بووە ئەو بەشی ژوورەکانی ترەپشانەیە ژوورە تایبەتمەندیەکەی تر بەس ئەم لایە ینی و ئەو ژوورەش حەزەکەم باسێکتان بۆ بکەم کە وەرم گرتووە من لە ئۆکۆڵێن لە ئەلفۆ بۆیە من خۆمان لەسەر بجێ بنە ماڵە مەسرەفم کردو بەڵام چییە؟ هیلاک بووم پێوەی مەسەرەن برا ئاوڕێم هەبووە گەڕاوم بەسەر پلاکی کارەبای کۆنا پلاکەکە گڵۆپەکان ئەبێنە ئیشی غەریب و کۆن بێ شوشەکان شوشەی کۆن بێ ئەمانە یعنی هەر ماوەیەک و شتێکم کردووە و اینجا دوای بە فەرش اینجا چی ئەو شتانەی کە لێ دانراوە لە بابەتی شوێنی پێشاندان ئەو تەختە و ئەوانەمان کردووە اینجا دوای هاتووم ئەو ڕسمانم بە تەسەلسول داناوە لە مەرحەلەی لە 3 متەوەستەوە کە باوکم لە 3 متەوەستە بۆ شەهادەکەی تایە اینجا چۆتە 4 ئەعدادی لە 4 ئەعدادی یەک بەجلی کوردیەوانێ لەگەڵ کۆمەڵێکە هەڵەپەڕن دوای ئەو فەسڵەکرێ ئەچێ بۆ دارمعەلیمینی خانەی مامۆسایان لە بەغا لەوێ ئیتر شەهادەکەی ئەوەی هەیە دەرەجەتەکەی هەیە اینجا بە ئاوا ئەڕوات تا اینجا شوێنانەی کە پیا ڕۆشتووە هەموو شوێنەکان زۆر ڕسمیشێ خۆی تیانە بەڵام هەر وەکو ئەرشیڤکردنی زەمەنەکەیە
کاتەکەیە من دامناوە. زۆر باشە مامۆستا ئێسێمە لە زمانێکا ئەژین کەنەوە نوێەکانمان دوورن لەو کارە کۆنانەی کە کراوە لەوانەیە هەر زانیاریشیان نەبێت وەکو خۆت ئاماژت پێکرد لە ئێستادا ئەم مۆزەخانە هەیە کە لە بواری پەروەردەیە کە ئەمەش دووبارە زیندووکردنەوەی واوە باپیرانمانەلەوەی کە چیان کردووە مامۆستا کۆنەکانمانەلەوەی کە بزانن چیان کردووە تا چەند گرنگە ئێمە خوێندکارانیش ببرێن بۆ ئەو مۆزەخانەوە پێیان ئاشنا بکرێت ئێمە تەوەری ئەمڕۆ یەکەمی پرۆگرامەکەمان لەسەر زیندووکردنەوەی یاریە کوردەواریەکان بوو لە ناو منداڵاندا بەڵام لەوانەیە هەر بەشێک لە زیندووکردنەوەی هەر بەشێک بێت گرنگ بێت بۆنەوەی ئێستامان. قسەکەت زۆر جوانە زیاتری شکور پێشنیار و ڕێنماییەکە یعنی ئێمە من لە بیرمیە لە کە وەختێک قوتابخانەی سەرەتایی بووم ئەم ئەیان بردین بۆ مەتحەف ئەیان بردین بۆ مەتحەفی سلێمانی زۆرمان پێخۆش بوو اینجا هەیبەتێکی زۆر سەیریە بوو تا من جاران مەتحەفی سلێمانی مۆزەخانەی سلێمانی لای فولکەکەی عەقاریەوە بوو هەلێ بینایەکی هەبوو ئەچیتە ژوورەوانێ ئەم معرەزانە جوانانە تەختەکەی لە خۆتەوە تووشی سەر سوڕمانێکە بووی بۆیان شەرحەکردین ئەو مامۆسای لەگەڵمانە بوو ئەو مۆزەفانی لەوێ ئەمەش زەڕورەتە ئاشنابوونی قوتابیانی ئێستا یعنی کە بێن ببینن کە سیرکەن چۆن بووە ژیان چۆن بووە لەو سەردەمەدا بەڵێ چۆن بۆ لە سەردەمەدا ئەمە بەنسبەت تەلەبەی با بڵێن سەرەتایی و ناوەند ئەوە زۆر زەڕورەتە کە جەولاتی مەیدانیان هەبێ بۆ زیارەتی ئەو شوێنە ئەمە بەنسبەت ئەو کەسانی کە ئیشەکەن لە بواری ڕاگەیاندنە کە با بڵێن ڕیسالەی دکتۆرا و ماستەر وەرەگرن یان لەو بوارە ئەبێ ئێمە هاندەرێ بین بۆ ئەوەی کە بێن لەو شوێنەوە دەست پێ بکەن ئەوەی ئەیانەوێت لێرە ئەیبینن بە ناوی ئەو مامۆستا گەورانە ئەو مامۆستانەی کە تەمەنیان بە 40 ساڵ و زیاتر خزمەتی تەلەبە و قوتابی ئەم شارەیان کردووە شوێنێکە هەتا بڵێ پیرۆزە و شوێنەکەش بە ناوەکەشی بڵێم لە چوایە جادەی گۆران کە پێڵێن ئۆرزدی کۆڵانەکەی حاجیحان ئەلەویا جاران مەکتەبی سوورچێو هەبوو ئێستا ئەم مۆزەخانەی لە ناو مەکتەبی سوورچێوایە زۆر باشە کەواتە باسیەوەت کرد ینی تەنانەت نەک بۆ خوێندکاری بنەڕەتی و ناوەندیەکان ینی زۆر خوێندکار ئەتوانێت لەسەرم کەسایەتیانە لەسرە مامۆستا گەورانە توانێت توێژینەوە بکات یاخود توانێت ئەو بەڵگانی کە بەڕێز ئێستا لێوێ دادناوە هەمووی بەڵگەی ڕاستی نەتوانێت کاری لەسەر بکات گرنگی و تایبەتمەندی دەرخستنەوەی جارێکی تر ئەم مامۆستا گەورانە ئەم کەسایەتیانەی کە خزمەتیان کردووە لە بواری پەروەردە و فێرکردنە چەند گرنگە ئەمانە هەموو ڕۆژانە لە بەرچاومانە بێت چکە ئەمە بەشێکن لە مێژووی ئێمە بەشێکن لەوەی کە میوانێک سەردانێکمانەکە ئەیبێن بۆ مۆزەخانی پەروەردەی ئەم کەسە چیە بووە ئەتوانی بۆشی بکەیتەوە گەر مامۆستا نیازیشی لە نەبێت بۆ ئەمە چونکە مڵکی بەستە ناخانەوە دەکەونە بووە ئەو موچە بۆ کە خزمەتی بە هەموو کۆمەڵگاکەیانەوە ئەمانە تا چەند گرنگن هەمیشە بە زیندوێتی بێڵێتەوە بۆی کە ئێمە وەکو مێژووی خۆمان شانازیان پێ بکەین ئەو مامۆستانی کە تۆ ئەچیتە ئەوێوانەیە کە ئەیان بینیت بەڕاستی یعنی من جگە لە جەناوی واوکم مامۆستای زۆر ناوداری شاری سلێمانی تایە کە ئاو بەرامبەری ئەوەستی سەرسامە بیت بیرەوەریت بیرەتکەوێتەوانێ چۆنێتی ئەم مامۆستانە کە کاریان کردووە ئیشیان کردو دۆسۆزیان کردووە بەڕاستی مامۆستای جاران لەگەڵ ڕێزم بۆ مامۆستای ئێستا یعنی مامۆستا بمعنى الکەلیمە لە شخصیت لە خوێنەواری لەوەی کەوە ئەیتوانی چۆنت فێرکە باشە ئێمە ئەو مامۆستایانە چۆن زنگ و بکەینەوانێ ئەمە ژەکەوێتە سەر بینی هەر چەپڵە بە یەک دەست لێ نایرێت هەبێ بینی مۆزەخانەکە و بینی کەسایەتی ئەو کەسانە چکو یەکو چۆن لای من ئەم ڕسمانە پارێزراوە ئەم ئەرشیفەم لا پارێزراوە هاتووم دانالێوێ ئەوانی ئەو کەسانی تریش خێزانی ئەو مامۆستایانە ئەتوانن ئەوە بێنە ئەوێ یەک شتی تریش حەزەکەم وەکو تێبینیەک باسی بکەم من لەویا لەو ژووری کە بڵێن بە ناوی باوکمە نانراوەتە من سوپاسی پەروەردەی مۆزەخانی پەروەردەکەم کە ئەو دەرفەتیان بۆ من هەڵخست و منیش الحەمدلله ینی تا ڕادێک سەرکۆت و بوومتیا
تەنها من باوکم وەکو ئەزانن ڕۆژنامە نووس بووە نووسەر بووە پێش ینی بەرنامەی تەلەڤیزیۆنی هەبووە بەرنامەی رادیۆیی هەبووە زۆرەها نەشاتی هەیە بەس من لەو ژوورە هاتووم دەستنیشان کردو تایبەتمەندی کاری پەروەردەکەم باس کردووە نەهاتوومە جانیبەکانی تر وەشتێکی تریش هەیە کە لە گەڕانم بەدوایە باوکم لە ماوەی ئەو ساڵانەی کە هەی بووە حەو کتێبی پەروەردەی دەرکردووە لەگەڵ مەجموعەیە گەورە پیاوانی کووردا کە کتێبەکانیان کردووە بۆ نمونە مەسە کتێبێکی هەیە لەسەر ئەدەبی کوردی لە ساڵی 60 دەرچووە لەگەڵ مامۆستا گۆران و مامۆستا دکتۆر حسان فوادە من ئەگەڕێم بە شوێن ئەم کتێبانە بۆ ئەوەی لەوێ دایاننیم ئەگەر کۆپیشم کردو دایاننیم لە مەجموعی حەو کتێبە کتێبم تا ئێستا دەستکەوتووە ئەویش مۆزەخانەی ئەو ئەرشیفی پەروەردەی لە بنکەی ژین مامۆستا حەمە عەلی سوپاس یەکەم یایمێ ئیتر ئەمە گەڕانە و بەداچوونە چکو ئێمە نامێنین بەڵام جیلێکیت ئەبێ بزانێ چی کراوە لە خلالی ساڵە زۆر سپاس دەسەکانە خۆش بێ بە دوای ئەوەی کە ئەم هەوڵە جوانەی کەیاوتە ئەرکێکی وەکو خانەوادە و دڵسۆزیەکە بەرامبەر باوکت و بەرامبەر کەسایەتیە کە خزمەتی تەواوی پەروەردەی کردووە لە ساڵانی ڕابردووە ئێمە دەستخۆشی لەکەین سوپاس بۆی کە ئەم کارت کردووە کە ئێمە بتوانین وەکو مۆزەخانەی پەروەردە سەردانیکەرەکان بچن لەو ژوورە تایبەتەیە ئاشنا بن بە مامۆستای گەورە مامۆستا مستەفا ساڵح کەریم کە کەسایەتیەکی ئاوا ماوەی چەند ساڵی خزمەتی کردووە دووبارە سپاس بۆتەوە سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناڵە ئازیزەکمان کەناڵی کورسات کە دایمە خەمخۆری شارە و خەمخۆری هەموو بابەتەکانی دەستخۆشێمە شانازی بێەوەکەین دەست خۆش بێت زۆر سپاس